لە جەولەی یەکەمی وەرزی نوێی خولی نایابی کوردستان یانەی شێروانە میوانداری یانەی سۆرانی کردو یاریەکەی بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر گۆڵێک لێبردەوە. شێروانەی خاوەن یاریگە هەر لە سەرەتای یاریەکەوە بە ئاستێکی بەرز دەرکەوتن و توانیان لە جێمی یەکەمدا و لە خولەکی پێنجەوە بە لێدانی سزا دەست بە تۆمارکردنی گۆڵەکانیان بکەن و تا کۆتایی ئەو جێمە 3 جار تۆڕی گۆڵی ینی میوان بەهەژێنن. لە بەرامبەریشدا یانی سۆران لە کاتی زیادکراوی جێمی یەکەم گۆڵێکی بە لێدانی سزا لە ڕێگەی ئیدریس حسێنەوە تۆمار کرد. هەرچەندە لە جێمی دووەمدا یانی سۆران هەوڵەکانی چڕ کردەوە و دەیویست کۆنتڕۆڵی یاریگا بکات، بەڵام یانی شێروانە لەو جێمەش باڵادەست بوو. ئەرکان ڕەحیم توانی هەر لە سەرەتای جێمی دووەم و لە خولەکی 46 یاریەکە گۆڵی چوارەم بۆ یانی شێروانە تۆمار بکات و ئەنجامەکە لە سەریانەی میوان قورستر بکات. یاریەکە شتا کۆتایی بەو ئەنجامە مایەوە و یانی سۆران بەدەستی خاڵی گەڕایەوە و شێروانەش 3 خاڵی یاریەکەی کۆکردەوە. سوپاس بەخوای گەورە ئەمڕۆ لە یەکەم یاری وەرزی نوێی خولی نایابی کوردستان شێروانە میوانداری سۆرانی کرد. لە یاریەکەدا شێروانە توانم بە ئاست و ئەنجام زۆر باش بوو، 4 بە 1 براوە بووین. بۆکو ئامادەکاری شێروانە توانم بڵێم بە حکمی ئەو بارودۆخۆ نەخوازراوەی بەسەر هەرێمی کوردستانە و ناوچەکە هاتووە لە ڕووی دارایی وها لە ڕووی تەندروستی کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە. توانم بڵێم هەموو تیپی یانەکان ئەتوانم بڵێم ئامادەکاری وەکو ئەو پێویستە نییە کە زۆر باش بێن، بەڵام بەگشتی ئێمە مانگێک زیاترێت ستافی ڕاهێنەران و یاریزانەمان ئامادەکاریەکەن ئەوە ئەمڕۆژ دەرکەوت تا ئاستێکی باش لە ڕووی هونەری و عملی کردداری ناو یاریگا و ئەنجامەوە دەرکەوت ئەلحەمدولیلا باش بوو. ئێمە طموحیەوەمانەیە ئینشاءڵڵا بۆی سەرکەوین بۆ قۆناغی داهاتوو، بەڵام ئێستا سەرەتایە. پێش هەمووشە سوپاس بەخوای ئێمە ئەمڕۆ لە یەکەم یاریماندا لە نێو یاریگا خۆمان توانیمان 3 خاڵیگرین بەدەست بێنین بە ئەنجام و هەم بە ئاست ئێمە توانیمان یاریەکە بینەوە لە مەسحەمەتی خۆمان کۆتایی پێ بێرین. ئێمە ئەمڕۆ هەوڵێکی زۆرماندا تا ئەنجامان بەدەستهێنا، چ ڕۆژ ئامادەکاری بۆ وەگەنم یاریە و توانیمان 3 خاڵ یاریەکەش بەدەست بێرین، هەم بە ئاست و هەم بە ئەنجام ئێمە براوە بووین. ڕاهێنەر و یاریزانانی یانی سۆران ئەنجامی خراپی یاریەکە بۆ ئامادەکاری نەکردن بۆ دەستپێکی وەرزی نوێ و پێکانی بەشێکی یاریزانان و کاریگەری قەیرانی دارایی لەسەر ئاستی یانەکەیان دەزانن. طبعا هیچ تیپێک ئامادە ناکرێت لە خلالی نزیکەی 7 ڕۆژ. ئێمە کاتێکی کەم زۆر کەما لە بەردەست بوو، ئەوە زۆر بەڕوونیش دیار بوو جیاوازی لایانی جەستەیی تیپەکەم لەگەڵ تیپی شێروانە ئەوان باڵادەست بوون لەم ڕۆوە. غیاباتی تیپەکەم لە ڕووی پێکانەوە طبعا ئێمە 3 یاریجانمان بەهۆی ئامادە نەبوون ئەمڕۆکە تایبەتی لە هێلی بەرگری دویان لە هێلی بەرگری بوون، ئەوانە کاریگەری زۆری هەبوو لەسەر ئەنجامی یاریەکە. 17 خولەکی یەکەم ئێمە بە تەواوی کۆنتڕۆلی یاریگامان لەدەستدا بوو، ئەوانیش زۆر بەباشی ئەم حاڵەتە خراپەی تیپەکەمانیان قۆستەوە 3 گۆڵیان تۆمار کرد. هەوڵماندا گۆڵێکمان هیناوە لە کۆتایی گێمەکە هیوایەکی باشی بێمە بەخشی و بەڵام جارێکی دیسا هەمان حاڵەکانی شەوتی یەکەم لە سەرەتای گێمی دووەم گۆڵێکی ترمان خوارد کۆتایی بە هەموو شتێکات پیرۆزبای لەیانەی شێروانەکەم ئێمە پێویستە ئامادەتر بین بۆ یاریەکانی داهاتوو. سەرتا بەناوی خوای گەورە و میهرەبان، دیارە ئەمڕۆ یاریمان بەرامبەر یانی شێروانە بوو، بۆیە نەمانتوانی سەرکەوتین بەرامبەر شێروانە. ئەوانش بۆیان چەندین هۆکاری دەگەڕێت، یەکێک لە هۆکارانە زوو دەست پێ نەکردنی ڕاهێنانەکان بوو. دواتریش هاتین ناوی یاریگا 3 گۆڵمان خوارد و بەڵام موفق نەبووین و توانیمان هەرچەند هاتینەوە کەشەوە کە بەڵام دواتر موفق نەبووین و یاریێک کۆتایی وەڵای وەک پێویست نەبوو. ئەمەش قەیرانی دارایی زۆر و قەیرانی دارای ڕووی لایەنەکەمان کە ئەمەش یەکێک بوو لەوە کارە سەرەکیانێکەوە یانەکەمان بەو دۆخەدا تێدەپەڕێت. بەم بردنەوەیەش یانی شێروانە بە 3 خاڵ لە پلەی دووەمی کۆمەڵەی یەکەمە و یانەی سۆرانیش بە 2 خاڵ لە خانەی پێش کۆتایی هەمان کۆمەڵە دەبیندرێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.